دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی ئەوەی کە چۆن ڕێز لە کاندیدا ئافرەتەکان بگیرێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ڕوبەڕووی تەشیر و ناوزڕاندن نەبنەوە. بەڕێز فازڵ عومەر کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی و کۆمەڵناس میوانی کوردستان 24 کاک فازڵ لەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. بۆچی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دەست بۆ بابەتی کەسی و تایبەتی کاندیدا ئافرەتەکان دەبرێت؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە ئێمە زانین ئەو کۆمەڵگانەی کە بە قۆناغی گەشە سەندن و پرۆسەی گەشە سەندندا دەڕۆنەوە و کۆمەڵگانەی کە بەرەوکرانەوە دەچن کۆمەڵگایەکن کە لە زۆر کاتدا تووشی شپرزەی دەبن و ئەمەش پەیوەندی بە جۆری با بڵێن ئەو تێگەیشتن و پێگەیشتنە کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و سیاسی هەیە کە تاکەکانی ئەو کۆمەڵگەی لە ناو پرۆسەی گەشەکردن و پەرەسەندندا بە خۆیانیەوە بینن. هەڵبەتە ئێمە گەر بازنگەکە فراوانترکەین ئەبینین کە لە ڕابردوودا لە دەرەوەی هەڵبژاردنەکان ئافرەت لە کۆمەڵگای کوردیدا هەندێک جار لە وەسەڵی هونەری ئاکەوێتە بەردەم جۆرێک لە ناوزڕاندن و تەشیرکردن و ئەو ئافرەتانی کە لە وەسەڵتەکراوەکاندا کار دەکەن و خەبات دەکەن زۆر جار بینیمانە بوونەتە قوربانی و پرۆسەی هەڵبژاردنیش کە لە ڕاستیدا پرۆسەیەکی سیاسیە بە تەئکید تێیدا نەک هەر ئافرەت بەڵکو پیاویش ئەکەوێتە بەردەم هێرش و لە ڕاستیدا تانە و حتا بەڵام کاک فازڵەوە بانگەشەیەکی دروستە تۆ لەسەر بنەمایش کاندیدی بەرامبەرەکەت خۆت ببیتە پێشەوە؟ بە تاکید نەخر لەبەرەوەی پرۆسەی هەڵبژاردن بۆ خۆی بەشێکە لە عەمەلیەی فراوانکردنی با بڵێن زەمینەی دیموکراسی بە ئاڕاستەی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە پێناو سەر لە نوێکردنەوەی سیستمی حکومڕانی لەو کۆمەڵگادا. هەڵبەتە نوێکردنەوەی سیستمی حکومڕانی لە کۆمەڵگادا بۆ خاتری کوێ؟ تەبعاً بۆ خاتری تاک و خزمەتکردنە بە کۆی ئەو تاکانەی کە لەناو ئەو کۆمەڵگایەدا هەن. بۆیە ئەگەر پرۆسەیەک تێیدا ببێتە مایشکاندن و ناوزڕاندن و لەکەدارکردنی تاک بە بڕوای ئێمە پرۆسەیەکی سەرکەوتوو نییە. بەڵام ئەبێ ئەوە بزانین کە ئێمە وەکووتم لە قۆناغی گەشە سەندن و کرانەوەیین. بۆیە هەندێک جار ئەو زەمینە و دەرفەتانەی کە بۆ تاک دروست دەبێ کاریگەریان هەیە. ئەمڕۆ لە کۆمەڵگایەکان کە سۆشیال میدیایەکی تایە هیچ یاسایەکی نییە و هیچ چوارچێوەیەکی نییە و خەڵکیش لە پشت پەردە و با بڵێن لە پشت پەیجەکانەوە بە ئارەزووی خۆی بێویژدانانە مامەڵە لەگەڵ زۆر دۆخ و قەزەیەکە چجا بگا بەوەی کە ئافرەتانی کۆمەڵگای کوردی بکەونە بەردەم مەترسیەکانی ئەو جۆرە لە هێرش کە هەندێکیان بەداخەوە بە بڕوای من بەرنامە بۆ داڕێژراون. باشە، بەڵام کاک فازڵ ئایا دەنگدەری کورد هێندە هۆشیارە کە لەسەر بنەمای کار و کارنامەی کاندیدێک دەنگ بدات بەڵکو هەڵ نەخەڵەتێت بەو بابەتە کەسیانە ئەگەر شێواندن بێ گەر ناوزڕاندن بێ بڵاوی بکەنەوە؟ خۆی لە ڕاستیە لە ناو پرۆسەی دیموکراسیە ئەوانەی کە بەشداری لە کۆی پرۆسەکەیەکەن و ئەوانەی کاندیدن ئەبێ لەسەر بنەمای نمایشکردنی خۆیان و ئەفکاریان و بەرنامەی کاریان هەوڵی بەدەستێنانی دەنگی دەنگدەر بدەن، نەک لەسەر حسابی بچووکردنەوەی یەکتری کە بە قەناعەتی من حتا حیزبە کوردیەکانیش کەوتونەتە ناو ئەو هەڵەیەوە کە لەسەر یەکترشکاندن و بچووکردنەوە و دەستنیشانکردنی کەم و کورتیەکانی یەکتر دەیانوێت باڵا بکەن. بە قەناعەتی من ئەمە غەڵەتێکی گەورەیە و پەیوەندی بە تێنەگەیشتن و ئاسی با بڵێن پێگەیشتنەوە هەیە. بە تەسەووری من ئەمە گواستراوەتەوە بۆ سەر ئاستی تاکیش. ئێمە ئەبێ ئیش بکەین لەسەر ئەوەی کە خۆمان و بەرنامەی کارمان بۆ ئایندەی حکومڕانی لەم وڵاتە چیە، نەک شکاندنی یەکتر و بچووکردنەوەی یەکتر. باشە کاک فازڵ، ئەگەر کاندیدەکان بەم شێوەیە بانگەشە بکەن چاوەڕێ بکەین لە پەرلەمان چیمان بۆ بکەن؟ ئایا بەڕاستی ئەوانە دەبنە نوێنەری خەڵک؟ ئایا دەتوانن چاکسازی بکەن؟ وەڵای ئەمە بینین، یعنی ئێمە یەکەم جار نییە کە با بڵێن هەڵبژارد نەکرێت لە هەرێمی کوردستان و لە خولەکانی ڕابردوو شابینیومانە کە ئێمە لە ناو پەرلەمانیشا ئەوگەی لەسەر شکاندنەوەی یەکتر
ئیژەکەینەوە لەسەر بنیادنان و ئایندەسازی ئیژ ناکەین. بۆیە بە تەسەووری من ئەمە درێژکراوەی کللتورێکە کە لە ڕاستیا کللتورێکی ناشرینەوە پێم وایە کورد لە ڕابردووە خاوەنی ئەم کللتورە نەبووە، بەڵام ئەو زەمینەی کە لە ڕێگەی سۆشیال میدیا و ئەم بابەتانە هاتۆتە ئاراوای کردووە کە تاکی کورد دەستکراوە بکا لەوەی کە بە ئاسانی بەرامبەرەکەی بشکێنێ کە بە بڕوای من ئەمە کارێکی بێویژدانیە، چونکە لە کۆمەڵگای ئێمەدا تایبەت بە ئافرەت کاتێک گەشتکە بە ئاسانی چاک نابێتەوە. ئێمە کۆمەڵگایەکی نەریتین و کللتور تەیە خۆمان نەزانین عادات و تەقالیدی کۆمەڵگای کوردی و تێڕوانینی سەبارەت بە ئافرەت چۆنە، بۆیە کاتێک ئافرەتێک گەشتکێنی بە دڵنیایە و کوشتنی معنەوی ئەو کەسەیە. بە بڕوای من کاریگەری زۆر نەرێنی لەسەر لایەنی سایکۆلۆژی ئەو کەسەدا ئەنێوە لە ئایندەشا تێڕوانینی کۆمەڵگا بۆ ئەو کەسە تێڕوانینێکی نەرینێ دەبێت. بە تاکید من پێم وایە لە ڕاستیدا تەشیر و ناوزڕاندن و تۆمەت بەخشینەوە و شێواندنی کەسایەتی تاکەکان بە شێوەیە لە شێوەکان کوشتنی معنەوی تاکەوە ئەمە لە ڕاستیا کوشتنی خێزانێکەوە بە نەتیجە کوشتنی خانەوادەیەکی فراوانتر و عەشیرەت و تایەفەیەکە کە لە ڕاستیدا تەنها یەک کەس باجی نایە بەڵکو دوجار کۆمەڵگا لە ئاستە فراوانەکە باجی ئەم تێکشکاندن و یەکتر شکاندنایە. بۆیە ئەبێ هەڵبژاردن بە ڕێزگرتن لە سایکۆلۆژیای یەکتر بچێتە پێشەوە، نەک لەسەر شکاندن و بچووکردنەوە یەکتری. زۆر سپاس دەکەم بەڕێز فازڵ عومەر، کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی و هەروەها کۆمەڵنا. سپاس بە ڕوونکردنەوەکانت.